میسرانی خۆشەویست پێ خوشحاڵین هاتینەوە خزمەتتان بۆ بەرنامەیەکی نوێ چریکەی هۆرامان ئەم جارێ میوانداری میوانێکی زۆر بەڕێز و محتەرەم و شارەزامان لە گۆرانی هۆرامیا کردوێ ئەویش لاڵ و حەمەتەقیێ زۆر سەرەتا زۆر بەخێرات نەکەین لالۆکیان الله بێوەی بیگیان ئێمەش وەکە پیاماقەڵانی هۆرامان زۆر بەخێراتنی ئەم قریوەی هۆرامانە چی پێڵەن یاخوا بەخێر بێن سەر چاومان ئەوەی ڕاستی بەنسبەت گۆرانی هۆرامیەوە لە هۆرامانە ئێمە دوو جۆر گۆرانی سەرەکیمان هەیە یەکێکیان پێی ئەوترێ بەزمی چەپڵێ ئەوی تریان پێ وترێ بەزمی خاڵ یا سیاڵ چەمانێ بەڵێ دیارە نابیچ و شتێکی لێزانانی بەڵێ من هەر بە مناڵی لە هەورامان بوو مەختی خۆی بەڵێ جاقە بانگیان ئەم دوو جۆرە ئیتر بە یعنی بەراوردکردن بە نسبەت جە و کەشوهەوای هۆرامانەوەی یعنی تۆ تەسەوەرکە کاتێکە ئەڕۆیتە بنی گوێزێکەوەی یعنی لە بنیدا گوێزێکا کە دائنیشی هەر لە خۆتەوە یعنی حەزەکەی بڵێ بەتەقەی بڕێ هێنەوەی واتەقەی بڕێ هێنەوەی سەنگەر چڵێ هێکەوەم شەرە لەوە وێسەوەیە بۆوە لەوە وإلى آخره درێژی ئەەکەیتەوەی بەڵام بەزمەکە تر با نمونە ئەڕێشتە پشتی بیارە و ئاوات دەسەگری بە جامانەکەتەوە سەیری بیارە ئەەکەی هەرچەنە تەموو مژی چێ بەڵام ئیتر هەر لە خۆتەوە حەزەکەی بڵێ ئیتر هەتاوکە کارەبا ئەبڕێ بەخۆ ئاوایڵێ بەس بە شەرتێک کارەباکەی هاف نەبێوت ئەوەی ئێستێ بڵێ بەڵێ